ڕۆژتان باش سپێدە باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش بڕگە و بابەتە هەمەڕەنگەکانی پرۆگرامی ڕۆژ باشتان پێشکەشەکەم من هاژە غەفور لەگەڵتانە بم ئەم ڕۆژ بۆ پێشکەشکردنی ئەو بابەتانی کە بۆمان ئامادە کردوون. سەرەتا ئەگەر باسێکیەوە بکەین کە دوێنێ کۆبوونەوەی پەرلەمان دوای 10 کاتژمێر کە بەڕێوە چوو بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی و جێگرەکەی و هەروەها وەزیری دارایی کە کۆبوونەوەیەکی چڕوپڕ و گرنگ بوو کە زیاتر لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 350 پرسیاری پەرلەمانتارانی جواب بدایەوە کە 98 پەرلەمانتار بوون پرسیاریان هەبوو وەڵامی سەرجەمیانی دایەوە و هەروەها دوای ئەوەش لە تویتێکدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ئاماژەی بەوە کردووە کە پەرلەمان هاوکاری یاخود یارمەتی دەرە بۆی کە کارنامەی حکوومەت بەباشی جێبەجێ بکرێت. بەڵێ ئێمەینە سەر تەوەری پرۆگرامەکە کە ئەمڕۆ ئەومان بۆ ئامادە کردوون چۆن بتوانین گرنگی بە خوێندنەوە بین زیاتر ئەوەش هەڵبەت بە جێبەجێکردنی تۆزە کێشەم هەیە لەگەڵ کورسیەکە تا سەرەکەم بە جێبەجێکردنی یاخود بەو چالاکیانەی کە کۆمەڵێک لە گەنجان ئەنجامیەدەن لەگەڵەوەی کە ڕاستە کۆڕۆنا هێشتا هەیە ڕێکارەکان تونتر ئەکرێتەوە بەڵام لەگەڵۆژدا چالاکیە هونەریەکان یاخود ڕۆشنبیریەکان بەردەوامە. بەتایبەت کۆمەڵێک گەنج کە ئێستا پرۆژێکیان ئامادە کردو و ئەیانوێت لەو ڕێگەیەوە خوێندنەوە بکەن بە کللتور بەردەوام لەگەڵەوەشدا گفتوگۆ بکەن. ئێمە میوانداری کەسێکەکەین لەو بارەیەوە و ئەیکەنەتەوەری پرۆگرامەکەمان. جگەلەوە باسی بابەتێکی دیکەکەین کە هاوڵاتیانی ئاکرێ یاخود گەنجانی ئاکرێ بە هاوکاری لەگەڵ پۆلیسی پاراستنی دارستان و ژینگەی ئاکرێ هەستاون بە پاراستنی دار و درەختەکانی ئاکرێ کە بە زمانی خۆیان یاخود بە زاراوەی ئەوان پێوترێت کازاخەکردن. پاراستنی دارەکەیە لە سووتان یاخود لە نەخۆشی لەو مێروانەی کە دارەکە دائەخورێنێ. بابێکەوە بیبینین و زانیاری زیاتر لە ناو ئەم پاکێجەدا ببینین. ئەم وەکو پۆلیسی دارستان و ژینگەهی ئاکرێ و بنگەهی پۆلیسی دارستان و ژینگەها بجیلێ ڕابووین بە کەزاخەکردنا دارێ چیای سەری سادا کە ئەڤە یەکەمین ساڵە و یەکەمین جارە ئەم ڕادبین بەوێ کەزاخەکردنێ و شیرەتان من ئەوە و لە بۆ ساڵا بێتن ئینشاءالله ئەمە بەرفرە بکەین. ئەمە وەکو ڕێکخراوەوار بۆ پاراستنا ژینگەی لەقی ئاکرێ هەماهنگ تەگە بنگەی پۆلیسی دارستانە بجیلێ مەپە فەرزانی هەڵمەتەکە بەرفراوان یا کەزاخەکردنا سروشتێ جوانی دەڤەرا خوب بکەین. ئەو هەڵمەتە من بەس لەوێ هەڵمەتێ ئەوە کو بینە خوددان ژینگەهیان و دارستانەکە جوان ئەف شۆرەماکەین ئەوەها کەزاخەکردنا دارایە ئەوە نەدار بڕینە ئەوە گەلەکە پە ئەستیفادەیە لە بۆ داروبارێ چیایمە وچی چیای سەری سادەمای هاتینە بۆ کەزاخەکردنا دارێ
داربڕینە دار کەزاخەکردنا پە ئەستیفادەیە لە بۆ گەلێک تشتا تێتە پاراستن لە بۆ وچی نەخۆشیە ناگەت ینی لە داردە لە نەخۆشی هێتە پاراستنی بەڵێ بۆ زانینی زانیاریەکان یاخود ڕەوش و بارودۆخی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێمە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئەو زانیاریانە بە ئێوە ڕاگەێنین ئێستش بۆ زانینی زانیاریەکان لە پارێزگای دوهۆک ماهیر شنگالیمان لەگەڵە بێ بەیانیت باش سپێدە باش ماهیر پێمان بڵێ چی هەیە لە لای تۆ باجارê Duhokê bajarekî bûye keltûrekî xelek spêdî zorar bê em ji bo werzişê ji bo ku bitir laşewan ciwan bibe henî berî çandekî eger tu heba nava bajar da yanî bitiriya bajar girtî bilên ha jî hindek xwaringeh hene ku 24 demeşmêrî vekirîne ji ber ku kerêkarê spêdê çina ser karê xwe dîsan jî fermanberê ku zil ser çûn ser karê xwe vekirî dixwazim ku em bişine nava kargehê dîsan jî xwarinên جدا جدا چێت کن ئەگەر ئەفکارێن تر دیمان شار بکەم کاکە عسمان دەگەم توژمارە بەحس بکی سپێدەوە باش ئەگەر چەندە بێ یعنی خوارنگێ وەڤەکریە و بتری هەم چ خوانە دێنە خەلکێوێتی سەردانەوە باش ساڵا 1976 وەرە هەتا میگەم شولگەین شەب ڕۆژ هەتا میگە ئەودی عامل تێن و ئەودی تێن و چێتکن بتر خەلک حەجێتکەون چ خوانێت ئەودی قەریە و تەشتی چەند عامل کەس لە دەرێ کار کەرەکن دوازەکن ئەس دوازی هاتیم حەتا میگە دڵم چمە بەس ئەز دوێدی ئەم دیچی نەبە هەندێک گیدیم دوگە دێنەوە کرێکار لەبەر شەفتنە هەندێک هەندێک چەند بدر خلك حش كيفان خوانيت كتشريب أغلبت كذا خمالية أي خمالية بيدي يعني أم جد تشين بخون هاي أبو أصلا قصبي سرجوا حاشا بيجمان يعني عزمات بيجي هون جكارم بخون بيجمان أفيك شوان قارنجين كو بتريا كريكال قصابيت مش بركو هر 24 دمش ميرا بكريا لسانجي سردانا خلكش بوفي خارنجي أباكو بهايكي أرزان هيا بلكو يعني معنا قليل 3000 دينار لسانجي تجريب 3000 دينار يا أواجي يعني جبركو روشان هاو هناك قيران هينا خلك قادر كوتشتي أرزان بجلو ماجي دهان كس هر سپیدی سردانا به خوارنگیت کنوش بکو خوانا بطعم بخون بله بله سپاس بۆ هاوکارمان ماهێر شنگالی کە لەگەڵمان بووی بە هیوای ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ هەموو میوانەکانیشە زۆر سپاس بەڵێ بابەتێکمان ئامادەیە لەسەر میزۆپۆتامیا کارمێژووی بەشێک لە ناوچە شوێنەواریەکانی میزۆپۆتامیا لە باکووری کوردستان کە لە دیاربەکر 11,000 ساڵ لەمەو پێش مێژۆکەیە گەڕێتەوە بۆ 11,000 ساڵ لەمەو پێش کە لەلایەن ڕێکخراوی جیهانی یونسکۆ خراوەتە ڕیزبەندی شوێنەوارە جیهانیەکانەوە ئێستش پرۆژەیەک ئامادەیە بۆی کە چەندین شوێنەواری دیکە بە هەمان شێوەکاری تێدا بکرێت و بکرێتە شوێنەواری مێژووی و دێرین بەبێکەوە زانیاری زیاتر لەم ئینهاوسەدا ببینین. ناوچە شوێنەواری و کولتوریەکانی وەک باخچەی هەفزێل قەڵای دیاربەکر چیای نەمرود لە ئادیەمین و پەرستگەی ئۆرفا کە مێژوەکەی بۆ 11,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە لە لیستی شوێنەوارەکانی جیهان لە یونسکۆ تۆمارکراون. ئێستا بەرپرسانی ئیدارەی ناوچەکە هەوڵ دەدەن چەندین ناوچەی دیکە لە شارەکانی دیاربەکر، ئورفا، دیلۆک، ئادیەمین، کلیس، ماردین، باتمان، سێرت و شرناق لە سەراستی جیهان بناسێنن. ناوچەکانی میزۆپۆتامیا بە چەندین ناوچەی شوێنەواری نهێنی دەوڵەمەندە بە گرنگیدان بۆ شوێنەوار و ناوچە کولتوریانە کاریگەری بۆ ژێرخانی گەشتیاری دەبێت لەگەڵەوەش خزمەتگوزاری پێشکەش بە گەشتیاران دەکرێت.
بەرپرسانی ئیدارەی سنووری میزۆپۆتامیا دەیانەوێت بە گرنگجیدان بە شوێنەوارە کولتوری و مێژوویەکان کەرتی گەشتیاری ناوچەکەش زیاتر گرنگی پێبدەن و بیبوژێنەوە بۆ ئەوەی لەو ڕێگایەوە ساڵانە گەشتیارێکی زۆر بۆ ناوچەکە ڕابکێشن هاوکات هەموو ئەو شوێنەوارانە بدۆزنەوە کە تا ئێستا ئاشکرا نەکراون. ڕێکخراوی یونسکۆ چەندین ناوچەی مێژووی و قەڵاو کلێسای پارێزگەکانی باکووری کوردستانیدا لیستی شوێنەوەرە جیهانیەکان تۆمار کردووە، بەڵام کار دەکرێت بۆ ئەوەی هەموو ئەو ناوچانی تا ئێستا تۆمار نەکراون بخرێنە ناو لیستی شوێنەوەرە جیهانیەکان. هەموو ئەو شوێنانەش مێژوێشی دەوڵەمەندیان هەیە و لە سەردەمە جیاوازەکاندا ڕۆڵ و کاریگەریان هەبووە. لە سەرەتای پرۆگرامەوە باسیەوەمان کرد کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لەسەر ئەو چالاکیانە یاخود ئەو کارانەی کە ئەکرێ بۆ بە کللتورکردنی خوێندنەوە. بۆیە ناوەندی ڕۆشنبیری هەولێری یەکێتی دیموکراتی کوردستان یەکێتی خوێندکارانی دیموکراتی کوردستان هەستاون بە ڕاگەاندنی پرۆژێک بە ناوی لاوی خوێنەر بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر پرۆژەکە لەسەر ئەم چالاکیانەی کە ئەم گەنجانە هەستاون پێی ئێمە میوانداری بەڕێز گەیلان سلێمانمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ وەکو کارگەڕی ناوەندەکە لەگەڵمانە بێ بەخێر هاتی کاگەیلان تەندروستی چۆنە؟ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەم دەرفەتە بەیانی جەنابتان و تەواوی بینەرانی کوردستان 24 باش ومێ دەکەم ڕۆژێکی پڕدەستکەوت بەڕێ بکەین. بەو هیوای منی شار ویستمەوەت پێ بڵم ئینشاءڵڵا ڕۆژێکی باش دەست پێ بکەن. هیوایەوەی تامەزرۆی کاتژمێر چوارم و دەستپێکردنی چالاکیەکە و ڕاگەیاندنی پرۆژەکە. کەواتە ئەمڕۆ پرۆژەکەتان ڕاگەێنن بێگومان بە وزەوە خۆتان ئامادە کردووە پرۆژەکەتان چۆنە بێ لە چیا خۆیە بینێتەوە؟ بەڵێ طبعاً لە کاتێکدا کێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری سەر بە ناوەندی باڵای هەولێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئەو پرۆژە ڕادەگەینین کە جیهان و هەرێمی کوردستان بەدەرنیە لە چوارچێوەی جیهان لە ڤایرۆسی کۆڤید-19 ناسرا و بە کۆڕۆنا ئەمە هۆکار بە بۆ دواخستنی ئەم جۆرە پرۆژە و چالاکیانە بەڕاستی و ضرورەتی ئەو کارە لەوەدایە ئامانجی ئێمە لەوە بریتە لە بەکەلتورکردنی خوێندن و خوێندنەوە وە کتێب ببێتە کاڵایە کە ڕۆژانە ئێمە محتاجی بین و پێویستمان پێی بێ بەڕاستی. هەز دەکەمەوە لەلایەن هاوڵاتیان لەلایەن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یان بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان بە دیاریکراوی ئەم بابەتە بە نەزەرێکی اعتیبار سیر ناکرێت لەبەرەوە ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری بەرمەبنای کارەکانی خۆمان کۆ کردوتەوە لە خزمەتکردنی زیاتری توێژی لاوان هەر لەبەرەمەوە کارەیە کە ئەمڕۆ ڕاگەیاندنی پرۆژەی لاوی خوێنەرە کاتژمێر چواری ئێوارە بە ئامادەبوونی جەنابی بریکاری وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر سالار و سکرتێر و کارگەڕانی مەکتەبی سکرتاریەتمان و تەواوی میوان و لاوانی شاری هەولێر پرۆژەکە بەم جۆرە دەبێت کە میکانیزمەکەی تاوەکو ئێستاوەی کە دانرابێ تەمان بریتێ لەوەی کە سێ مانگ دەخایەنێ بۆ هەر مانگێک دوو جار یان بڵێن دوو ڕۆژ کۆڕ دەکرێ و حیوار دەکرێ مە نامانەوە ناوی بنین مناقەشە چونکە مناقەشە جۆرێک لە ڕەتدانەوەی بەرامبەری تێدا هەیە بەڵام ئەگەر حیوار و گفتوگویەکی ڕوون و وازع بێ و پێم وابێ سوود بەخشتر دەبێ لەبەرەوە حیوار دەبێ ئەمڕۆ کە تەنها ڕاگەاندنی پرۆژەکەی و ناونووسینە و لاوێکی زۆر ئەم شەو بە گوێرەی مەسجەکان بێ بە گوێرە و تەلەفۆنانە بێ کە ئەوەندەی کە ڕامانگەیاندوە بەڕاستی خەڵکێکی زۆر و گەنجانێکی زۆر تامەژرۆی ئەم جۆرە پرۆژانن لە چ ڕێگەیەک ڕاتانگەیان لە سوشال میدیا یاخود لە ڕێگەی کادرەکانتان بێ ئەوەی کە هەیە تەنها فکرە بووە لە کۆبوونەوە لەگەڵ کادران باسمان کردووە بەڵام ئەوەی کە بەڕەسمی ڕادەگەیەندرێ ئەم ڕۆیە وەکو باسم کرد بە ئامادەبوونی دکتۆر سالار بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کراوە بێت کاگەیلان کراوە بە پرۆژەکەتان هەر کەسوانی بێتە ناو پرۆژەکەەوە ئەکید ئەو پرۆژە بۆ خزمەتکردنی لاوانی شاری هەولێرە و ئامانجمان تێیدا بەکەلتورکردنەوەکو باسم کرد بەڕاستی و شتێکی دیکە کە دەمەوێت لێرە باسی بکەم کتێبەکانیش دیاریکراو دەبن ئێمە لەوانەیە نەتواندرێ هەموو کتێبێک بخوێنرێتەوە چونکە هەندێک کتێب مناقەشەی زۆر هەردەک ئێمەش پێویستمان بە حیوارە بەنمونە کتێبی سیاسی بۆ کتێبی ئاینی ئەو دوو جۆرە کتێبە لە نێو پرۆژەکەدا وجودیان چونکە سیاست ئەگەر لە یانگەری هەر حزبێک بێت تەمانە و حزبە مەکتەبی سیاسی خۆی هەیە و سیاست پێیوەستە بەوان واگەر ئێمە لایەن ئاینەکەی تەمەشا بکەیت کۆمەڵێک دەقی ئاینی هەیە کە تاوەکو ئێستا هیچ کۆکیەک نییە لە نێوان زانایان خۆیان ینی
مانای ئەوە نییە کە ئەوانە هیچیان ڕاست نین بەڵکو لەوانەیە هەر هەمووان ڕاست من بەڵام هەریەکە بە بیر و بۆچوونێکی جیاواز با ئایدۆلۆژیایەکی جیاواز هەموو ئەوانە بەڕاستی لە لای ئێمە تەرکە بەنسبەتی ئەو پرۆژەیە. بەڵێ باشە کاگەیلان پرۆژەکەتان تەنها لە ناو سنتەری شاری هەولێرە بێت یاخودەی گەێنە شار و شارۆچکەکانی دیکە هەرێمی کوردستانیش؟ طبیعی سنووری چالاکی ئێمە ناوەندی ڕۆشنبیری هەولێر سەر بە ناوەندی باڵای هەولێر بریتێ لە ناو سنتەری شاری هەولێر و ڕەنگە بەیانی دوو بەیانی ببێتە پرۆژەیەک ئەو کات لە دەسەڵاتی مەکتەبی سکرتاریەتماندا هەیە بیکاتە پرۆژەیەکی گشتی وەکو چالاکی دژ بە مادەی هۆشبەر کە ئێمە پارساڵ لە کۆتاییەکانی ساری پاڵ بڵین ئەوەمان ڕاگەیان پرۆژەیەک بووە دواتر بووە یاداشنامە و ڕەوانی پەرلەمانمان کرد و دواتر بووە پرۆژە یاسا لەسەر دەستی ئەم ڕێکخراوە بەڕاستی ئەوە جێگەیشانە ئومێد دەکەم ئەمەش بەو شێوازە بێت و شتی باشتر بەدواوە بێ. باشە ئامانجتان لێی بە کللتورکردنی خوێندنەوەیە جگە لەوە چه ئامانجێکی دیکەتان هەیە؟ بەڵێ ئەو شوێنە طبیعی ئەگەر ناوی شوێنەکە ببەم شوێنەکە کتێبخانەی مەموزینە لە داونتاون لە نهۆمی دووەم شوێنەکە کتێبخانەیەکی جوانە شوێنی کۆکردنەوەی گەنجانە لەبەرەوە ئێمەش دەمانەوەی کۆمەڵی گەنج لەوێ بە یەکتر ئاشنا بکەین غەیری ئەوە بە یەکتر ئاشنایان بکەین لە هەمان شوێنی شەر پرۆژەکە ڕاگەێنن؟ بەڵێ هە لەم شوێنە پرۆژەکە ڕادەگەێنرێ و لەوانەیە شوێنەکە بگۆڕدرێت بۆ چەند شوێنێکی دیکە بنمونێ ئێمە کتێبخانەی زەیتونەمان هەیە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە بەشێکی چالاکیەکانیش پێم وا بێت تاوەکو ئێستا بۆ جۆرێکە لەوێ دەبێ و بەشێکی تریشی لە کتێبخانە جیاوازەکان دەبێت لە هەر شوێنێک شوێن بۆ ئێمە بکرێتەوە ئەمە ئامادەین خزمەتی تێدا بکەین و ڕۆلی خۆمان و جێدەستی خۆمان لەوێ بەجێبێڵێ. لە پرۆژەکەتان هەرناوی پرۆژەکەتان بەناوی لاوانی خوێنەرە لاوی خوێنەر جگە لە لاوان کەسی ترەتوانێت هیچ تۆژێک ترەتوانێت بەشداری بکات؟ طبیعی لە تەمەنی 13 ساڵی تا 35 ساڵی ئەو تەمەنە دەتوانن بەشداری بکەن وەکو بەشداریکردنی کارا و بەردەوام بوون بەڵام بۆ ئامادەبوونەکە بەڵێ کۆمەڵێک کەسایەتیمان بانگێشت کردووە کە لەوانەیە تەمەنیان لەسەروی ئەوە بێ بەڵام بۆ بانگێشت کردە ئەوە لە سنووری ئەو بڵین ساڵ و تەمەنەیەکە لە کۆنگری هەشتەمی یەکێتیەکەمان بۆمان دیاریکراوە کە خزمەتکردنمان چڕ کردوتەوە و بەرمەبنای کارەکانمان کۆ کردوتەوە لەو تەمەنە. باشە ماوەی پرۆژەکەتان چەنە دیاریکراوە یاخود هەر درێژخایانە بێ و جگە لەوەش بۆ نمونە ماوەی چەندێک کتێبێک تەواو ئەکەن لە ماوەی ئەو کاتەیە نووسەرەکە خۆی ئامادە بێت بۆی گفتوگوی زیاتری لەسەر بکەن؟ بەڵێ هەتاوەکو ئێستا ماوەکەی 3 مانگە و پێشم وایە هەر 3 مانگ دەبێت چونکە لە مانگێک 2 جار حیوار دەبێ و کۆبوونەوەی نێو ئەو گروپە دەبێ و ئەوانەی کە بەشدار دەبن کتێبەکان وەکو باسم کرد کتێبی ئاینی و سیاسینین غیری ئەوە کتێبەکانی دیکە بە جوێرەی توانە بە جوێرەی وەقت بە ڕەچاوکردنی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان نامانەوەی قەڵەباڵغێکی زۆر دروست بکەین بەڵام بڵین بە جوێرەی ئەو کارنامەی کە دامانناوە بەڵێ گەر لە توانە هەبێ بەشێک لە نووسەرانی کتێبەکانیش لە کاتی حیوار ئامادە دەبن. لە پلانتان نییە سوود لە پرۆگرامی ئۆنلاین ببینن بتوانن لەو ڕێگەیەوە پرۆژەکەتان گەورەتر و فراوانترکەن؟ بەڵێ ئۆنلاین لە ئێستادا کۆمەڵێک لەوانەیە وەسائیل هەبێ بەو جۆرە نەبێت کە بتوانین مەجموعە خەڵکێکی وە بەو شێوازی ئۆنلاین کۆ بکەینەوە ئێمە گەر سیر بکەین هەتاوەکو ئێستا کە خوێندنیش بەڕاستی بە شێوەی ئۆنلاین کۆمەڵێک ئەگەری سلبی لە بەردەمە لەبەرەوە نامانەوە ئێمە بەو جۆرە ڕەنگە گەنجان و لەوانێک بەشدار بن کە وەسایلی ئەلیکترۆنیان ئەوەندە پێشکەوتونە بێ و فەیس تو فەیس پێم وابێ باشترە چونکە ئێستا کەش جیهان و خەریکی ئەوەیە کە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا ڕابێ بەڕاستی و ناشمانەوێ ئێمە خۆمان لەو بە جیهانی بوونە بەدەر بکەین ینی هیچ عیلاجێک نەماوە جگە لە ڕەهاتن و خۆ گونجاندن ئەگەر ئێمە سەیری پەتاکانی دیکە بکەین لە ڕابردوو هەر پەتایەک ملیۆنا خەڵکی کشتووە بەڵام لە ئێستادا بۆتە پەتایەک یاسایی و چەند کاتژمێرێک یان چەند ڕۆژێک دەیگری و پاشانەکە سەلامەتر دەبێت و پێشم وایە کۆڕۆناش هەر لە چوارچێوەی ئەوە دەبێت لەبەرەوە دەمانەوەی خۆمان ڕابهێنین و لە چوارچێوەی جیهانی بوونمان بە پاش نەکەوین بەڕاست. بێگومان باسیەوەت کرد کە کتێبەکان بەدەرن لە بابەتی سیاسی و هەروەها ئاینی چگە لەوە چ بوارێکتر لە خۆگرێ ئەو کتێبانە دیاری کراوە یاخود بە گفتوگۆ بە هەماهەنگی نێوان لاوان کتێبەکان اختیارەکەن؟ بەڵێ تەمان ئێمە بیر و بۆچوونی ئەو کەسانە وەردەگرین کە لە پرۆژەکە بەشدارن بەڵام کتێبی
مێژویی دەبێت کتێبی ئەدەبی دەبێت کتێبی کۆمەڵناسی دەبێت بە هەموو بارەکانیەوە کتێبی فەلسەفیش وجودی دەبێت بەڵام ئەو دوو بابەتەوەکو باسم کرد دەوانێت خۆمی لێ بەدر زۆر باشە کتێبەکان زیاتر ئەگەر بۆ نمونە نووسەرەکەی لێرە بوو ئامادە بوو ئێوە توانن بە ئامادەبوونی نووسەرەکەی گفتوگوی لەسەر بکەن بەڵێ ئەو کات ڕادەوەستێتە سەر ئەو کات و وەختەی کە نووسەرەکەیتی هەڵبەتە ئێمە بە ژێرەی توانە و بە ژێری ئەو وەختەی کە لە بەردەستمانە بە خۆشحاڵی ئەوە نووسەرانەش لە کاتی حیواڕەکە ئامادە دەبن و میکانیزمەکە هێشتاوەکو ئێستا بەو شێوازەیە کە 15 ڕۆژ دەدرێت بۆ خوێندنەوەی نیوەی کتێبەکە دوایەوە 15 ڕۆژی تر دەدرێت بۆ خوێندنەوەی نیوەکەی دیکە ئەو نیوەی کە خوێندراوەتەوە تێیدا گفتوگۆ دەکری هەرێک لە گۆشەنیگای خۆیەوە تەمەشای کتێبەکە دەکە واگەر جوانەکانی کتێبە باز بکە شتە خراپەکانی باز بکە هەڵبەتە کتێب زۆر تاکەم سوودی زیاترە لە خراپەکانیەکە تەنها خوێندنەوەی بەرگەکە و زانینی ناوی نووسەرەکەشی بەڵێ پێشوازی گەنجان چۆن بوو تاوەکو ئێستا زۆر باش بوو پێشبینیەکەن ئەم ڕۆژ بە هەمان شێوە بێت پێشبینیمان وایە ئەمڕۆکەش کۆمەڵێک خەڵکی چالاک کۆمەڵێک کەسایەتی و لاوانی شاری هەولێر بەشدار دەبن و ئومێدمان پێ هەیە بەڕاستی ئەمەوا کات کە بتوانن پرۆژەی دیکە ڕابگەێنن بە دڵنیاییەوە وەکو لە سەرەتا باسم کرێمە کۆمەڵێک پرۆژەی زۆر نایەب و نەوعیمان هەیە بەڵام بەهۆی ئەم پەتایە کۆمەڵێکمان هەڵپەساردووە لەبەرەوە ئەوانی دیکەش سیلسیلە دەبێ و لە دوای ئەوەش پرۆژەی دیکە دەبێ وەگەر ئێمە سەیری جیهانیش بکەین و بە نسبەتی ئەو پرۆژەی کتێبە باسلەوە بکەم هەرچەندی میدیا پێشکەوتوو بێ هەرچەندی ڕاگەاندن و ئەلکترۆنیاتی ئەمڕۆی جیهان و کوردستان لە چوارچێوەی جیهانی بوون پێشکەوتوو بێ بەڵام ناتوانێت شوێنی کتێب بگرێتەوە ئەو معلوماتی کە کەسی خوێنەری کتێب هەیەی بڕواناکەم کەسێکی تر هەیە بێ کە تەنها لە ڕێگەی سوۆسیال میدیا و ئەو هەواڵ و دەنگ و باسانەی پێدەگاتن لەبەرەوە دەمانەوێت زیاتر خەڵک کۆ بکەینەوە لەسەر خوێندنەوەی کتێب وە کەسێکی ژەگەر خوێنەری کتێب بێ خوێنەری باش بێ بڕواناکەم تەفکیری خەڵک بکە بڕواناکەم تعریفی خەڵک بکە لە دیدی خۆیەوە تەفسیری خەڵک بکە بێ ئەوەی لە نزیکەوە بیناسی ئەوانە هەمووی سیفاتی کەسی خوێنەرن دەمانەوێت ئەو کەسانە لە نێو کۆمەڵگەیە ماڵبەتەوە پەرۆشێ بۆ کۆمەڵگەکەمان پەرۆشێ بۆ میلەتەکەمان کە کەسانی وە چونکە ئەمە باس لە داهێنان دەکەین زۆر جار خاتون داهێنان ینی کاری یەکەمی داهێنان بریتە لە خوێندنەوە ئەگەر بتەوێت داهێنەری باشبی دەبێت خوێنەرێکی باشبی ینی ئەمە مەرحەلەی یەکەمە و کاری یەکەم ئەمە بۆیە زۆر جا دەڵێن داهێنەری باشمان نییە تاوەکو ئێستا خوێنەری ئەوەندە باشمان کەمە هەمانە بەڵام کەمە جا بۆی بەڕوونتر بگامە ئەوە بەرمەبنای کانەکاری ئەمە ئەوە پێم وایە سوود بەخشیش دەبێت و لە کۆتاییشیدا نەتیجەکەشی بەدیار دەکەوێت ئەگەر بە کورتی دوا پامی خۆت بگەێنی بە هەموو لاوان بە تایبەت بۆ پرۆژەکەشتان بەڵێ پامی ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری سەر بە ناوەندی باڵای هەولێر یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بەڕاستی ئامانجمان ئەوەیە کە سوود بگەێنین بە هەر وەسائلێک بێ ئامانجمان ئەوەیە کە بتوانین لاوانی هەولێر لە ئێمە مستەفید بن بە هەر شێوازێک بێ ئەوە ئاماجمە ئەوە هیوادارم ڕۆژێک دابێ کوردستان و لاوانی کوردستان بگەنە ئاستێک کە پێویستیان بەم ڕاگەاندنی ئەم جۆرە پرۆژانە نەبێ ینی وڵاتەکەمانەوەندە پێشکەوتوو ببێ شارەکەمانەوەندە ڕازاوە و پێشکەوتوو ببێ کە خەڵکەکە خۆی بچێ کتێب بکڕێ خەڵکەکە خۆی بچێ لە ماڵەوە کتێبخانەیەکی بچووک لە بۆ خۆی دروست بکە بەڕاستی زەڕوریەتە لەمڕۆ بۆ ئەوەی کە لەگەڵ جیهان بەرەو پێش بچی و دوانەکەوی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ هیواین ئینشاءالله هەر گەنجێک لە جێی خۆیەوە لە ماڵی خۆیەوە پرۆژێکی لەو شێوەیە بۆ خودی خۆی ڕابگەێنێت زۆر سپاس بۆ بەڕێستان کاگەیلان کە لەگەڵمان بووی ئەمڕۆ بە هیوای پرۆژێکی باش و سەرکەوتوو و بەردەوامیش بێت سپاس بۆ جەنابتان دەستیەوەش خۆش بێرساق زۆر سپاس هەمیشە لاوان پێشەنگن و هەروەها پرۆژەکانیان لە ئەوەیە کە بتوانن دەست پێشخەری بکەن بۆ ڕاگەاندنی پرۆژە بۆی کە خزمەتێک بەخۆیان و کۆمەڵگاکەشیان بکەن ئەم بابەتش هەر تایبەتە بە گەنجێکی سووری کە دوای ئەوەی بەشێکی جەستەی لە دەست داوە بۆتە خاوەن پێداویستی تایبەت بەڵام ئەم گەنجە بێهیوانە بووە ئەوەی لە دەست نەداوە کە هەوڵ بات یاخود خۆی فێری کارێک بکات بۆیە هەستاوە بۆی کە خۆی فێری دروستکردنی پەلی دەستکرد کردووە تا چونکە خۆی خاوەن پێداویستی تایبەتە هەمان معاناتی یاخود هەست بە لە دەستدانی ئەندامێکی جەستە ئەکات بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە هاوشێوەی ئەوەن
بوونەتە خاوەن پێداویستی تایبەت بۆیە ئەو لە وەرشەیەکی تایبەتدا خۆی فێری دروستکردنی پەلی دەستکرد کردووە با بەیەکەوە بیبینین پیشە و کارکردنی ئەو گەنجە چۆنە و چەند هیوا بەخشە. بە وزە و هێزەوە دەجوڵێت بە سەرنج و تێڕوانینی ورد دەست دەکات بە کارکردن. لە دەستدانی ئەندامێکی جەستەی نەبووەتە لە دەستدانی خواستی فێربوونی. عەبدولمەولا ئیبراهیم گەنجێکی سووریە و تەمەنی 23 ساڵە. ئەو لە ساڵی 2012 بەهۆی تەقەکردنەوە قاچی چەپی لە دەستداوە. بە پشتیوانی خێزانەکەی لەلایەن یەکێک لە ڕێکخراوە مرۆیەکان قاچێکی دەستکردیان بۆ دروست کردووە. بارودۆخم گۆڕا و دواتر زۆر خراپ بووم بەهۆی ئەو دۆخە تەندروستی کە پێیدا تێپەڕیم. هەروەها ئەو قەیرانەش کە من گوزەرام تێدا دەکرد ژیانی زۆر گۆڕیم. دەروونم زۆر ئازاری چەشت، زۆر ئەستەم بوو لەلایەن خەڵکەوە قبول بکرێم. هەروە خۆشم ئەو دۆخەم لا قبول کراو نەبوو. لە سەرەتادا دۆخەکە زۆر قورس بوو. سوپاس بۆ خوا بەهاندانی خێزانەکەم و هاوڕێیانم توانیم ئاسەنگەکان تێپەڕێنم کە هاتنە بەردەمم. ئەگەرچی ئەم گەنجە ئەندامێکی جەستەی لەدەستداوە بەڵام بەهێز و تواناوە توانیوێتی ئەو دۆخەی بەسەریدا هاتووە تا ڕادەیەک تێپەڕێنێت. ئەو ئومێدی لەدەست نەداوە. بووەتە نمونەی کۆڵنەدان بۆ ژیان و خۆی فێری دروستکردنی پەلی دەستکرد کردووە. لە وەرشەیەکی دروستکردنی پەلی دەستکردا تا یارمەتی ئەو کەسانە بدات کە هاوشێوەی خۆی بوونەتە خاوەن پێداویستی تایبەت بەهۆی هێرش و بردومانەکانی ناوچەکەیان. ئەو هاوڕێ و هاوکارانی لێرەن زۆر پاڵپشتیم دەکەن و یارمەتیم دەدەن تا بگەڕێمەوە ژیانەکەی پێشووترم. سوپاس بۆ خوا خۆشم توانیمە خزمەت پێشش بە 500 کەس بکەم بەو کەرەستە و پەل لە دەستکردانە بێت کە بۆیان دروست دەکەین. یان ئەو کاتانەی لەگەڵ یان هەوڵ دەدەم تا هەستنەوە بتوانم بجوڵێن. بەمەش هیوایەکیان بە ژیان بۆ دەگەڕێتەوە. بینینی ئەم گەنجە و کار و پیشەکەی هەوڵدانە بۆ بەردەوامی ژیان و کۆڵمەدان. بەکارکردنی لە وەرشەی پەل دروستکردنیش ئامانجێتی یارمەتی و هاوکاری بگەێنێت بە کەسانێک کە بێهیوا بوون بەهۆی لە دەستدانی ئەندامێکی جەستەیان و پاڵپشتیان بۆ هەستانەوەیان. بینیمان بیستمان کە پەیامی ئەم گەنجە ئەوە بوو کە بە هەموو جیهان بە هەموو گەنجانیش ئەڵێت کە جگە لە وشەی مەحاڵ یاخود جگە لە مەحاڵ هیچ شتێکی دیکە مەحاڵ نییە. هەموو بابەتەکانی ئەمڕۆ کە ئامادەمان کردوون بە هەمان شێوەن و زۆربیان لەو بابەتانن کە وزە بەخشن یاخود وامان لەیەکە ئومێدی زیاترمان بە ژیان هەبێت. هەر لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا زۆر لە هاوڵاتیان یاخود گەنجان پرۆژە و بیرۆکەی جیاوازیان هەبوو تا بتوانن جێگرەوە بێت بۆ کارمەندانی تەندروستی یاخود بتوانن هاوکاریان بکەن. لە چەندین وڵات ڕۆبۆتی تایبەت دروستکرا کە وەکو پەرستار یاخود وەکو پزیشکێک هەندێک کاری پزیشکی ئەکرد یاخود بۆ تەندروستی هاوڵاتیان دیاری کرابوو. گەنجێکی وڵاتی مسر هەستاوە بە دروستکردنی ڕۆبۆتێک تا هاوکاری کارمەندانی تەندروستی بکات کە لەسەر ئەرکی خۆی ڕۆبۆتەکەی دروست کردووە. ڕۆبۆتەکە ئەتوانێت پلەی گەرمی لەشی نەخۆشەکان یاخود ئەو هاوڵاتیانەی ئەچنە ئەوێ بپێوێت و هەروەها فەحسی خوێنیان لێوەربگرێت با بێکۆ بیبینین بزانین ئەو ڕۆبۆتە چۆنە و چۆن کارەکات. دکتۆر ڕۆبۆت خەریکی ئەنجامدانی پشکنینی کۆرۆنایە. ڕۆبۆتەکە دەتوانێت پشکنینی PCR ئەنجام دات و نمونەی خوێنیش وەربگرێت. محمود مانگی ئادار ئەو کاتەی سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بوو دەستی بە دروستکردنی ڕۆبۆتەکە کرد بۆ ئەوەی بتوانێت کارەکانی پزیشک و پەرستاران ئەنجامدات تاکو و مەودای نێوانیان لەگەڵ تووشبووان پارێزراو بێت. بدأت الروبوت ده في شهر 3 في بداية مانگی ئادار بوو کە دەستم بە دروستکردنی ئەم ڕۆبۆتە کرد سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا. مەبەستم بوو کارێک بکەم بۆ ئەوەی یارمەتی نەخۆش بدات و مەودای نێوان تیمە پزیشکەکان و تووشبووان پارێزراو بێت. الطاقم الطبي والمرضى بحيث ان هو يقدر يقوم بالوظائف. ئەو کات دوای مانگی کارکردن ڕۆبۆتەکە کە بە کیرافی یەک ناوبرابوو بەرهەمات. بەڵام ئەندازیارە گەنجەکە بەمە نەوەستا هەوڵیدا توانای ڕۆبۆتەکە زیاتر بکات. بۆیە دوایی چەند مانگ کارکردنی بەردەوام سەرنجام تواناکانی ڕۆبۆتەکەی زیاتر کرد و
ناوی ناوە کیرافیدو کە نزیکەی $4,700 تێچووی هەبووە. ياخذ عينة البصمة الجينية. ڕۆبۆتەکە دەتوانێت پشکنینی PCR ئەنجامدات، نمونەی خوێنوەر بگرێت و پشکنینەکانی دیکەی وەکو پلەی گەرمی لەش، ڕێژەی دڵ و پێوانەکانی دیکە ئەنجامدات. ڕۆبۆتەکە بەرنامی بۆ دانراوە و بە ئینتەرنێتەوە پەیوەست کراوە. لە دوورەوە کۆنتڕۆڵ دەکرێت. جیا لە پشکنین و چارەسەری نەخۆش دەتوانێت کاری دەرمان پڕژێنیش ئەنجام بدات. ئەندازیار مەحموود پێی وایە نەخۆشەکان زۆر لە ڕۆبۆتەکە ڕازین و لە ڕووی دەرونی و کاریگەریکی باشی هەبووە بۆ نەخۆشەکان و بە هاوڕێ بانگی دەکەن. بە هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو پرۆژانێک کە گەنجان و هەر کەسێکی دیکەش بێکە ڕایگەێنێت. ئەزانین هەندێک لە خانمان ئارزووی ئاڵتونەکەن زۆریان حەز لێیە بە تایبەت بۆ خۆڕازانەوە. بەڵام زۆر کە من ئەو خانمانەی کە ئاڵتون بۆ سوودەکانی بەکارێنن چونکە ئێستا باسی سوودەکانی ئاڵتونەکەین بۆ خانمان ئەو سوودانەی کە ئاڵتونێک گێنە بە خانمان ئەوەیە کە کاریگەری لەسەر پلەی گەرمی جەستە هەیە و هاوسەنگی دەکات جگەلەوە چارەسەری برینەکان دەکات و ئازارەکانیان کەم دەکاتەوە نیشانەکانی هەوکردنی جومگەکان کەم دەکاتەوە و هەروەها کاریگەری لەسەر پلەی گەرمی جەستە هەیە و هاوسەنگی ڕاگرەوە کووتمان دوودڵێ و دڵەڕاوکیە کەمەکاتەوە و دەروون ئارام دەکات کێشەکانی پێست چارەسەر دەکات و ڕوخسار بە جوانی دەهێڵێتەوە پشوو بە دەمارەکان دەدات و وزەی زۆر بەجەستە دەبەخشێت. ئەمانە چەند سوودێکی ئاڵتون بوون بێگومان ئەو خانمانەی کە ئارەزووی زۆریان هەیە بۆ ئاڵتون ئەگەر ئەم سوودانەی ببینن یاخود ببیستن ئەوە ئارزوەکانیان زیاترە بێت بە تایبەت لە پیاوان داوای ئاڵتونی زیاترەکەن چونکە سوودی هەیە جگەلەوەی کە بۆ خۆڕازانەوە بەکارێنن ئەوە سوودیشی هەیە ئەوە واکات کە ئەوەندەی دیکە داوا بکەن. بڵێ بابەتێکی دیکەمان هەیە ئەویش هەر تایبەتە بە خانمان کە خانمێک هەستاوە بە کۆکردنەوەی بڕێکی زۆر لە پلاستیکی کۆ کردوتەوە بزین بۆ چی بەکاریەهێنێ کە خانمێکی دیزاینەرە لە بەلجیکایە لە ڕۆژانە نزیکەی 20 کیلۆگرام مادەی پلاستیکی کۆکاتەوە ئەم خانمە هەموو ئەم پلاستیکانە دووبارە بەکارهێنێتەوە بۆ ئەو خشڵە یاخود ئەو جوانکاریانەی ئافرەت بەکارێنێ هەر لە ملوان کە بێ مستیلە بێت یاخود گوارە بێ یاخود کاری هوەری پێ دروست دەکات وەک هەمیشە ئەڵێن کە خانمان جێگە دەستیان لە هەموو شوێنێک دیارە و دەستڕەنگینی خۆیان لە هەموو شوێنێکدا دەرئەخەن با بەیەکەوە کاری هوەری ئەم خانمە ببینین. ماتیلد ڕۆلنس هاوڵاتێکی دانیشتووی بروکسلی پایتەختی بەلجیکایە و دەرچووی بەشی دیزاینە. ماتیلد لە ساڵی 2009ەوە کارگەیەکی ڕیسایکلینی پلاستیکی لە شارەکەی دامەزراندووە و بە هاوکاری باوکی کە پەیکەرتاشە لە دوای کۆکردنەوەی پلاستیکە کۆن و فرێدراوەکان لە کارگەکەیاندا دەستیان بە دروستکردنی بەرهەمی هوەری ناوازە کردووە و دەیفرۆشنەوە. پلاستیک مادەیەکی چڕۆ بۆ ماوەیەکی درێژخایەن دەمێنێتەوە واتە چەندین جار دەکرێت لە ڕێگەی پرۆسی ڕیساکلینەوە بە چەندین شێوازی جیاواز بەکاربهێنرێتەوە. خەڵک دەیەوێت بەڕاستی زانیاری سەبارەت بەم بابەتەوە هەبێت تاوەکو ژینگە لەمە زیاتر پیس نەکەن و پلاستیکەکان فڕێ نەدەنە ناو ژینگەوە. ئامانجی ماتیلد لە دامەزراندنی ئەم کارگەیە جگە لە کۆکردنەوەی دەهات پاراستنی گۆی زەویە بە تایبەتی لە دوای دەرچوونی بڕیارەکەی یەکێتی ئەوروپا بۆ ڕێگریکردن لە گۆڕانکاریەکانی کەش و هەوای گۆی زەوی و پاراستنی زەوی لە مادە زیان بەخشەکان تا ساڵی 2050 ئەویش ئەم پرۆژەیەی جێبەجێ کرد و لەم ڕێگایەوە ڕۆژانە 15 بۆ 20 کیلۆ پلاستیکی بەکارهێنرا و فرێدرا و کۆ دەکاتەوە و لە کارگەکەیدا ڕیسایکلینی دەکاتەوە. من بەڕاستی ژینگەم خۆش دەوێت ئازار دەچێژم کە دەبینم پیس دەکرێت زۆر حەزم لە بیرۆکەی ڕیسایکلینی پلاستیک هەبووە من وا بیر دەکەمەوە ئەوەوەی ئێستا دەبێت جیهان بگۆڕن و زیاتر ئاگیان لە ژینگە و زەوی هەبێت ڕێ شوێنی تایبەتیش بۆ پاراستنی بگرنە بەر.
ئەم خانمە دیزاینەرە لە ڕێگای ریسایکلینی پلاستیکەکان بەرهەمی ناوازە دروست دەکات کە زیاتر لە کارێکی هونەری دەچێت ئەم بەرهەمانەی کە دروستی دەکات بریتە لە تابلۆ کاسە گوارە و چەندین بەرهەمی دیکە کە نرخەکانیان لە 15 تاوەکو $200 دەبێت و بەرهەمەکانیشی لە دوکانێکی بچووک بۆ کڕیارەکانی ڕۆژانە نمایش دەکات. دەنافەرێقی کوردستان 24. بابەتەکانی ئەم ڕۆمان زۆربەی لەسەر خانمان یاخود پیاوان ئەو کەسانە بوون کە کاری دەستی خۆیان هەیە یاخود پرۆژەیان هەیە بەو هیوایین سەرکەوتوو بنوە ببنە نمونەیەکی باش و جوان بۆ هەموو ئەو کەسانەی دیکەش کە هێشتا نەبوونەتە خاوەن پرۆژەی خۆیان یاخود بیرۆکەیەکیان هەیە و هێشتا ئەنجامیان نەداوە. هەر لە هەمان بابەتە ئەمێنینەوە کە لەسەر دەزڕەنگینی خانمان بوو وەکو باسمان کرد خانمانی مەغریب دەزڕەنگینیەکانیان ڕەنگی داوەتەوە لە دروستکردنی کەلوپەلی ناوماڵ ئامانج لێ پاراستنی کللتوری وڵاتەکەیانە با بەیەکەوە دەزڕەنگینی خانمانی مەغریبیش ببینین. لە باژارێ خمەیساتێ مەغرب بهێنا کارێ دەستی و چێکردنا خالیچەیان وەکو بەرهەمێکی نافخۆیی بەردەوامە. لەڤێر خالیچەیان ڕەنگە و ڕەنگ لە سەردەستی بە ئەوەیەکی باڵکێشتێ چێکردن و مەبەستە سەرەکەژ و چێکردناوان خالیچەیان پاراستنا کەلتورا مەغربا دەولەمەندە. لەڤێر خانما فاتیمە بە دڵسۆزی هەموو شیانین خوا تەرخاندگە. داکو باشترین خالیچەیان سەردەستی چێکە و بە تایبەتمان خالیچەیان کۆناوێ بۆ شەروات لێ دەکەن. ناوێ بۆ شەروات لڤان خالیچەیان دکن و ji parçên qumaşên kevin tên durust kirin. Mîna xalîçeyên normal tên çêkirin. Arman camaya sereke parastina kelepûra Megribê ye. Bi çêkirina van xalîçeyan dixwazin kelepûra welatê xwe ji nifşên pêşerojê re bihêlin û ji navçûnê jî biparêzin. کارکەر بە دەمژمێران لە سەرچێکردناوان خالیچەیان ڕوودنین داکۆ باشترین شیانی شان بدن و جوداژ خالیچەیە نۆرمال کۆبهریە تێن چێکردن خالیچەیەن بۆ شەروات ژە پارچە قۆماشێن کەون تێن دروستکردن و مەبەستا سەرەکە پاراستنا کەلەپورا مەغربا کەڤنارە. مەبەستە مەژڤی کاری پاراستنا کەلەپورا وڵاتê me ye dixwazin nifşê dehatî karê bab û kalê xwe bibîne û şanaziyê pê bike ji ber ku ev kar mîratek pir bi nirxe. چێکردنا خالیچەیەن بۆ شەروات ژە ساڵên حیشتێرە vedigerە dema کۆهرî bi nirxekî bilind dihat firoştin û bi kêmî jî dihadîtin û ji bo çêkirina yek xaلیçeya bû şerwat ji 2 hefte heya 4 mehan kar li ser têkirin û nirxê wê li bazarên Megrib navbera 21 heya $64 têfiroştin. بەڵێ هەر کاتێک پرۆژەیەک ڕاگەێنرێ یاخود گەنج بێ هەر کەسێک بێت کە پرۆژەیەک ڕاگەێنێ ئامانج لێی بەرهەمێنانی کاری دەستی خۆیەتی وە ئەو ئامانجی کە ئەوێت پێی بگات بێگومان بەشێکی گەیشتنە بە سەرۆت و سامانێکی زۆر یاخود دەوڵەمەند بوون. ئێستا زۆربەی کات بیستومانە کە کەسە ناودارەکان یاخود دەوڵەمەندەکانی جیهان کەسانی بە ئەزمون و بە تەمەنن بەڵام گەنجان بێبەش نین لە ئەو نازناوە کە چەندین گەنجمان هەیە خاوەنی نازناوی بلیۆنێرەکانی جیهانن کە لەم گرافیکەدا بۆمان ئامادە کردوون و ناوی ئەو گەنجانەتان بۆ ئەخوێنینەوە لەگەڵ سەرۆت و سامانەکانیان و چۆنێتی بەکارهێن یاخود ناویان چۆنە. یەکەم گۆستاف ماگنارە کە تەمەنی 25 ساڵە و سەرمایەکەی $2.5 ملیۆن. کاترێنا ئەندرێس تەمەنی 25 ساڵە و سەرمایەکەی $1.5 ملیۆن. ئەلێکساندرا ئەلێکسن تەمەنی 24 ساڵە و سەرمایەکەی $1.2 ملیۆن. جگەلە و ئەلێکساندرا ئەلێکسن تەمەنی 24 ساڵە و سەرمایەکەی $1.2 ملیۆن. بەڕاستی سەرمایەکی زۆر گەورەیە زۆر زۆرە بەو تەمەنە کەمەوە کە 25 تا 30 ساڵن خاوەنی ئەو سامانە زۆرن. ئەمەی دیکەیان کایلی جێنەرە کە تەمەنی 23 ساڵە و سەرمایەکەی $1 ملیار و جۆن کۆلیسۆن تەمەنی 30 ساڵە و $3.2 ملیۆن سامانەکەیەتی. جگەلە و ئیڤان شپێگڵ تەمەنی 30 ساڵە و سەرمایەکەی $3.5 ملیۆن.
ئەویش بەڕاستی سامانێکی زۆرە جگەلەوە ئەلیزابێس فۆرتۆانگلەر تەمەنی 29 ساڵە و سەرمایەکەی 1 ملیار و 300 میلیۆن دۆلارە و جۆناسان کۆک تەمەنی 29 ساڵە و سەرمایەکەی 2 ملیار و 100 میلیۆن دۆلارە. ئەمانە کۆمەڵێک گەنج بوون کە سەرمایەکانیان لە ڕادەبەدەرزۆرە و ناویان لە ڕیزبەندی ئەو کەسانەیە کە سەرمایەکانیان زۆرە یاخود ناویان لە ڕیزبەندی بلیۆنێرەکانی جیهانە و بەو تەمەنەکەمەوە خاوەنی ئەو بڕە زۆرە یاخود ئەو پارە زۆرن. بەڵێ کۆمەڵێک لە گەنجان یاخود گروپێکی میوزیکی لە بەناوبانگی مەکسیک بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا پێشتر کارەکانیان ڕاگرتە بوو، بەڵام ئەوە وای نەکرد کە هەوادارانیان گوێگرانیان بێبەش بکەن لە بیستنی کۆنسێرتەکانیان کە لە ڕێگەی ئۆنلاینەوە پەخشیان کرد و کۆنسێرتەکەیان بڵاو کردەوە خۆشیان ئەڵێن کە بینەرێکی زۆریان هەبووە و هەوادارانیان خۆشحاڵ کردووە بە بڵاوکردنەوەی کۆنسێرتەکان بەو شێوازە. بابێکەوە بیبینی چێژ لە میوزیکی مەکسیکیش ببینی. گروپێکی میوزیکی بەناوبانگی مەکسیک بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا و ڕێکارە خۆپارێزیەکان وای کردووە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو فستیڤاڵی ساڵانیان ئەنجام بدەن. ئەوان ناچارن ئەمساڵ بە کەڵک وەرگرتن لە تەکنەلۆژیا نمایشە هونەریەکەیان بگەێنە هەوادارانیان. ئامادەکاری بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی ماریاچی دەکەن. فستیڤاڵەکە ئەمساڵ تایبەتە بە پسپۆڕانی چاودێری تەندروستی ئەو وڵاتە. کۆرۆنا بە سەختی لە مەکسیک بڵاو بۆتەوە. ڤایرۆسەکە کاری گروپی ماریاچیشی گۆڕیوە کە بەشێکە لە فستیڤاڵی نێودەوڵەتی ماریاچی گوادالاجارا. فستیڤالەکەمان هەڵنەوەشاندەوە چونکە جیهان شایستەیە ئەم فستیڤاڵی هەبێت. ئەوە نەریتێکە و هەواداری زۆرمان هەیە کە هەموو ساڵێک پێشبینی ئەوە دەکەن ڕووبدات. دەمانەوێت ئەو پەیامەش کە لە ویلایەتی جەلیلسکۆ هەیە بینێرین کە ئێمە ناگەڕینەوە دواوە و کۆڵ نادەین. کۆرۆنا لە مەکسیک دۆخێکی سەختی دروست کردووە. خەڵکی بە ماسکەوە دەردەکەون و زۆرێکیان دەرفەتی کاریان لەدەستداوە. خەڵکی لە ئاهەنگەکان بێبەش بوون و بۆ هونەرمەندانیش پەیداکردنی دۆخی ژیان سەخت بووە. بەڵام بە ئەنجامدانی فستیڤاڵەکە ئەندامانی گروپەکە دڵخۆشن. ئەم ساڵ 27مین فێستیڤال بەڕێوە دەچێت. ئێمە پێمان وابوو هیچ فێستیڤالێک ئەم ساڵ ناکرێت، بەڵام دڵخۆشین و بۆ ئێمە زۆر گرنگە گروپەکەمان بەشێک بێت لەم فێستیڤالە. فستیڤاڵی نێودەوڵەتی ماریاچی جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوەچوو بەبێ ئامادەبوونی خەڵک. فستیڤاڵەکە لە ڕێگەی ئۆنلاین و تەلەڤیزیۆن و یوتیوب و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گۆسترایەوە و چالاکیەکان نمایشکران. ڕێکخەرانی فستیڤاڵەکە دەڵێن دەمانەوێت فستیڤاڵەکە بە زیندوی بهێڵینەوە. فستیڤاڵەکە بینەری زۆری هەبوو لەو دۆخە سەختەی کۆرۆناشدا هاوکارێکی گرنگ بوو بۆ دڵخۆشکردنی خەڵک. بەڕێوەبەری ئەکادمیای ماریاچی بەم هەنگاوە نوێیان دڵخۆشە. جیهانێکی تەواو نوێ و جیاوازمان دۆزیەوە لە زمانی هونەرەوە پەردەی قۆناغێکی نوێمان هەڵدا کە تەواو جیاوازە لەوەی کە هەرگیز بیرمان لێ نەدەکردەوە. پێشتر زۆر خەڵک لە وڵاتانی دیکە دەیانەویست بەشدار بن یان گروپی هونەری، بەڵام نەیان دەتوانی گەشت بکەن. لە ڕێگەی ئۆنلاین ئەو کێشەمان چارەسەر کرد و دوجار توانیمان دەست لەسەر دڵی جەماوەرەکەمان دابنین، چونکە میوزیک پەیوەندی بە هەست و سۆزەوە هەیە. مۆسیقای ماریاچی وەک یەکەم ژانری مۆسیقای مەکسیکی ڕاستەقینە و ڕەسەن ناسراوە و لەلایەن خێزانەکانەوە بە زیندوی هێڵدراوەتەوە کە لە هەندێک حاڵەتدا زیاتر لە سەدەیەکە لە هەمان باندەکانی مۆسیقا دەژەنن. ئەمساڵ فستیڤاڵەکە لەگەڵ ئەوەی جیاواز بوو، بەڵام توانی بگاتە هەموو ماڵێک و بینەری زیاتری لە جاران هەبوو. ڕێکخەرانی فستیڤاڵەکە بە گۆڕانکاریکی گرنگدا ڕۆشتن کە بۆ داهاتوو ڕەنگەوانەی گرنگیان فێر بکات. فستیڤاڵی ماریاچی لە ساڵی 1994 دەستی پێکردو لەلایەن ژووری بازرگانی نەتەوەی جەلیلسکۆ حکوومەتی جالیسکۆوە ڕێکخراوە. لەو ساوە بووەتە نەریتێکی ساڵانە و ئەم ساڵیش بەسەر بربەستەکانی کۆڤید-19 توانی باز بدات و نەوەست کرد.
بەڵێ کاری ئەم گروپە پێمانەڵێ یاخود پەیامێکیان هەیە ئەویژەوەیە کە ئامانجەکانمان لە هەر شتێکدا هەبێت گرنگەوەیە کاری بۆ بکەین جا ئەگەر کۆرۆنا هەبێت یاخود هەر نەخۆشیەک ناخۆشیێکی دیکە ئێمە هەوڵ بدەین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆی کە بەرەو ئامانجەکانمان بڕۆین و کاردانەوەی باشیشی هەبێت. بەم شێوەیە کۆتاییم هێنا بە بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش هەر شاد بن.